دوای بڕیارێکی وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەرگرتنی 100,000 لە خوێندکارانی بەشە ناوخۆیەکان سەرەڕای بڕینی دەرماڵەی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بۆ ماوەی ساڵێک. بەڵام خوێندکاران بەهۆی هەستکردن بە بەپرسیارەتی بەرامبەر بە قەیرانی دارایی و شەڕی داعش هیچ هەڵوێستێکیان نەبوو. لە ئێستادا کە قەیرانی دارایی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی گرتوتەوە و خوێندکارانیش بەشێکن لەو کۆمەڵگەیە، بەهۆی قەیرانی دارایی نەخۆیان و نەخانەوادەکانیان ناتوانن هیچ بڕەپارەیەک بدەن و ئەو بڕیارە ئەبێتە هۆی بێهیواکردنی خوێندکاران و بە تایبەت ژمارەیەکی زۆری خوێندکارە هەژارەکان کە لە زانکۆ پەیمانگەکان دەخوێنن ناچارن واز لە خوێندن بهێنن کە ئەمەش جێگای داخە. بۆیە داوا لە خوێندکاران دەکەین کە هەمووان بە یەک دەنگ دژی ئەو بڕیارە بوەستنەوە و هیچ بڕەپارەیەک نەدەن لە سەرجەم زانکۆ و پەیمانگاکانی کوردستان.